ئێمە وەکو کاندیدێکی سربەخۆ لە پرۆژەماندا هەیە کە نوێنەرێکی جیاواز، نوێنەرێکی ڕاستەقینە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام بدەین وەکو نوێنەرێکی ڕاستەقینەی خەڵک، وەکو نوێنەرێک کە بتوانێت هەموو داخوازیەکانی خەڵکی کوردستان، باشووری کوردستان کە بگەینە نوێنەرانی بەتایبەت نوێنەرانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە تایبەتی لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی ژیانی و بار و گوزەرانی ئەو خەڵکە کە ماوەی چەند ساڵە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە هەموو شتێکیان بۆ خۆیان قۆستۆتەوە لە پێناوی بەرژەوەندی تایبەتی حزبی خۆیان و تەنانەت بنەماڵە و شخصیەکان وایان کردووە کە یاساکان، پرۆژە یاساکان ئەوانەی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەرژەوەندی خۆیانە بشکێتەوە بەرەو بەرژەوەندی خۆیان. بۆیە ئێمە ئەڵێن وەکو نوێنەرێکی ڕاستەقینەی هەرێمی کوردستان بەگشتی کە ئەو پرۆژە یاسایانەی کە دەربچێت لە بەرژەوەندی گەلدا بێت، نەوەکە لە بەرژەوەندی حزب و شخص و بنەماڵەیە بێت، بەڵکو لە بەرژەوەندی گەل و بەرژەوەندی هەرێمی کوردستان وەکو قەوارەیەک، چونکە ئێمە ئەزانین ئەم هەرێمە مڵکی حزبێک نییە، مڵکی شخصێک نییە، مڵکی بنەماڵەیەک نییە، بەڵکو مڵکی هەموو گەلی کوردستانە بە تایبەتی باشووری کوردستان، چونکە ئێمە ئەزانین کە بە خوێنی سەدان هەزار شەهید ئەم قەوارەیە هاتۆتە ئاراوە بۆ بەهێزکردنی قەوارەکە، بۆ بەهێزکردنی هەرێمی کوردستان لە چوارچێوەی یاسای عێراقدا بتوانین کار لەسەر ئەو پرۆژانە بکەین، نەگەڕێتەوە بۆ بەرژەوەندی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان، وەکو بنەماڵە و وەکو با بڵێن بەرژەوەندی حزبی و شخصی کۆمەڵێک لە حزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان. ئەمە یەکێکە لە پرۆژەکانمان کە نوێنەری ڕاستەقینەی گەلبین لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، با بڵێن تەنانەت بۆ مەسەلەی بۆ بابەتی ژن بتوانین کە نمونەیەکی جیاواز لە نوێنەرایەتی ژن لەوێ بڕەخسێنین، بتوانین کە ژن ئیتر پێویستی بە کۆتا نەبێ، بەڵکو ژنان بە دەنگی خۆیان، بە ڕەنگی خۆیان، بە عەقڵێتی ژن بتوانن داکۆکی لە مافەکانی هەم گەلەکەیان بەگشتی و هەمی ژنان بە تایبەتی ئەنجام بدەن، بتوانین یەکدەنگیەک، کۆدەنگیەک لە نێوان ژنەکانە دروست بکەین بۆ ئەوەی بتوانین کۆمەڵێکی یاسا هەیە کە لە بەرژەوەندی ژندانیە بتوانین گۆڕانکاری بەسەردابێنین، یاخود بتوانین یاسای جیاواز بۆ ژنانیش دیسان ئەنجام بدرێت، چونکە تاکو ئێستاکە لە سەدا 25 باڵێن بوونی ژن هەیە، ئەویش بە ڕێژەی کۆتا تا بتوانین ئەگەر ژنان بتوانن بە عەقڵێتێکی جیاواز، بە نوێنەرایەتێکی جیاواز لەوێ بەشدار بن، ئەو کاتە ئەتوانرێ کە ڕێژەکە جیاواز بەسەریا بێتە ئاراوە لەوێدا. تەنانەت مەسەلەی گەنج، چونکە ئێمە ئەزانین کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تەمەن دیاری کراوە بۆ ئەوەی کە بەشداربی لە نوێنەرایەتی عێراق، ئێمە بتوانین گەنجان زیاتر بەشدار بن چونکە لە باڵێن ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە تەمەن تەوان ئێمە ئەزانین 18 ساڵ بۆ سەرەوە یەڵا ئەتوانرێ کەسێکی پێگەیشتووە، بۆیە بتوانێت کە گەنج ڕۆڵێکی کاریگەری هەبێت لەوێدا و کارکردن بۆ گەنجان کە کۆمەڵێکی یاسا هەیە بۆ گەنجان دەرکرێ و کاری زیاتر یاخود کاتی زیاتر بە گەنجان بدرێت بۆیان بڕەخسێت بۆ ئەوەی بەشداری بواری سیاست و بواری بەڕێوەبردنیش ببن. بۆ بابەتی بۆ نمونە بۆ بابەتمان زۆرە کە بتوانین لە پرۆژەکەی باسی بکەین، مەسەلەی خاوەن پێداویستی تایبەتە، بابەتی دیکەمان هەیە، بابەتی پەروەردە هەیە، چونکە ئێمە ئەزانین ئێستا پەروەردە هەم لە عێراق و هەم لە باشووری کوردستانە پەروەردە لە بارودۆخێکی زۆر خراپدایە، بۆیە ئەتوانێت کۆمەڵێک پرۆژە یاسا دابنرێژرێت بۆ بابەتی پەروەردەی کە بتوانێت مناڵان و گەنجی ئێمە هەتاکو کە قۆناغەکانی هەموو قۆناغەکانی خوێندن تەواو بکە، بتوانێت کە بە شێوەیەکی ئاسایی بتوانێت ئەو قۆناغانەی تێپەڕێنێ. جگە لەوەی کە ئێمە ئەزانین کە با بڵێن عێراق بە بارودۆخێکی زۆر ناهەموارداتی ئەپەڕێ، ئەم بارودۆخە ئەبێ لە ئەنجومەنی نوێنەران، چونکە ئێمە ئەزانین ئەنجومەنی نوێنەران هەم یاسادانانەوە هەمیش دووهەم شت کە با بڵێن
چاودێرە بەسەر حکوومەتەوە کە بتوانێت ئەو پرۆژە یاسانەی کە دەرکراوە جێبەجێ بکرێن بەڵام ئێمە ئەزانین بارودۆخی عێراق و هەرێمی کوردستان لە بارودۆخێکی خراپدا بۆیە ئەبێ نوێنەرانی ئەو نوێنەرانەی کە ئەچنە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاخود ئەو کاندیدانەی کە دەرەچن بە تایبەتی ئێمە وەکو ئەرکی خۆمان ئەزانین کە بتوانین پێکەوە ژیانێکی جیاواز لە عێراقدا وەکو نمونەیەکی جیاواز لە نوێنەرایەتی هەم هەرێمی کوردستان و هەمیش نوێنەری هەموو چین و توێژەکانی گەلبین بتوانین لەوانە لە پرۆژە یاساکانە جێگایان بۆ بکەینەوە. ئامادەکاریەکان قۆناغی زۆرە ئێمە ئەزانین کە ماوەی 3 مانگ دانرابوو بۆ بانگەشەی هەڵبژاردن بەڵام هەمومان ئەزانین ئامادەکاریەکان چەند قۆناغێکی جیاواز هەیە. قۆناغەکانیش تقریبەن ئەوانەی کە با بڵێن بە شێوازێکی ئاشکراکە لە سەر شەقامەکانە دابنێت هێشتا بەڵکو تەواو بووە ئامادەکاریمان بۆ کردبوو تەواو بووە بەڵام چاوەڕێی کاتی گونجاو ئەکەین بۆ ئەوەی ئەو بانگەشانە ئەنجام دەین بەڵام بانگەشە لە ناو خەڵکا لە ناو گەلدا تاکو ئێستا کە بەردەوامین لە سەردانیکردنی خەڵکان بۆ ئەوەی بتوانێت خەڵک بەشدار بێ لە پرۆسەی دەنگدانە چونکە ئێمە ئەزانین ئەگەر بێت و خەڵک ڕێژەیەکی کەم یاخود جەماوەر بە ڕێژەیەکی کەم لە دەنگدانە بەشدار بێ ئەو کاتە دیسانەوە جارێکی تر ئەو حەزب دەسەڵاتانە ئەچنە نوێنەرانیان چونکە ئەوان خۆیان هەموو ئەندامەکانی خۆیان بەشدارە بن لەوانە بۆیە ئەگەر با بڵێن خەڵکی باشووری کوردستان دەنگ نەدات ئەو کاتە ئێمە ئەزانین ئەو ڕۆژانە ئەوانە دەنگی ناڕەزایی گەلن بۆیە دەنگی ناڕەزایی گەر ئەبێ بەردەوام لە هەڵبژاردنەکانە بوونیان هەبێت دەنگ بە کاندید بدەن بۆ ئەوەی بتوانن کە نوێنەری ڕاستەقینە بنێرنە پەرلەمان. بۆیە ئێمە لای ئەوە داین کە چۆن قەنەعەت بە خەڵکی ئەکەین کە چۆن بتوانن بەشدار بن شێوازی بەشداربوون چۆن چۆنیە لە ناو خەڵکدا ئەنجامی ئەدەین و سەردانیکردنمانە ینی کۆمەڵێک ڕێکار هەیە بۆ ئەوەی کە قۆناغەکانی هەڵبژاردن جێبەجێ بکرێت بەردەوامی لەو قۆناغانە.